والله جارێک برانی بەڕێزم لەگەڵ برایکی بەڕێز دکتۆرێکی محتەرەمی خۆمان کورد و خەڵکی دەربەنی خان بوو لە بەغدا گەورە بوو پێکەوە بووین لە پاکستان و ڕۆژێک چوین بۆ لای کەنیسەیەک لە کەراچی هەردووکمان ڕیشمان هەیە و گەنجین و چوین بۆ لایەن و سەلاممان لێکردن و احترامان بۆ دەربڕین و ئێمە وەڵا هەر هاتوین بەس بۆ سەردانتان ئەڵپرسینتان طبعاً مەسحوقترین چەساوەترین طبقە لە پاکستانە مەسیحیەکانن چەساوەترین تەسەور کە ئاودەستی دوو لە ڕێوە پەرژینی قایم بێ ئاودەستی ماڵە فەقیرێک بگیرێ مەسیحیەکی بۆ دێنە پاچی کات مسلمان پاچی ناکات و کە بڵێ وەڵاو کرێکارەکەی مسلمانە پاچ نا من چۆنەی کەم شتی بڕۆ مەسیحیەکی بۆ بانک یعنی تەسەور کە ئەو شارە گەورەی 20 ملیۆنی تێ ئاودەستێ بگیرە ئەڵ مەسیحیەکی بۆ بانک سەرباری ئەمە تخوا ڕۆیشتن کەنیسەکان تەقانەوە لە کەراچی ئێمە چ پیاوەتیەک دخوامە چ دەربڕینی ئازایەتیە کە بۆ ئەهلی ئیسلام وەڵڵا هیچ نییە برا وەڵڵا هیچ شتێک نییە و هیچیشی لێ پێیان ناکە غێری حەقدە لەسەر ئیسلام و دوایەوە کە ئیسلام ئەمری بەمە کرد بەڕاستی شتێکی گوناح زوڵمێکی گەورەیە بۆیە هیوادارم یعنی ئەو کەسێک کە ئەو ئازایەتیتیە بەتەکی تەما خۆ بەدافعێکی ئیمانی و جیهادیەوە ئەڕوا خۆی تەقێنێت بەس نابێ سەرمان لێ بشێوێ ئاو کاکە شوێنی تر هەیە جێگای تر هەیە زەربەیە بدر لە ئەهلی کوفر و لە دژمنانی ئیسلام کە وەکو مۆر بە ڕۆحیانەوە بێ لە تاریخا بیخوێنەوە کە ئەوەندە جەزرەبیان خوارد بەتەکی طبعا من تەئیدی ناکەم و پێشم باش نەبوو شتێکی بەڕاستی زۆریشم بە خراپ زانی و کاردانەوە کەشی زۆر خراپ بوو و من هێشتا ئەترسم لە کاردانەوە کەشی بەم جمعەیەش هەروە بێدەنگ نابن حکوومەتیش زۆر عاقڵ و زۆر باش و تەمان و ئەکوتیشم ئەو حیزبی کە لەسەر حکومە حیزبی حڕەتی اشتراکیە حیزبێکی اشتراکی وڵاتەکەیە و کۆنتترۆڵیشی باشتر کردووە من پێشم وایە یعنی مسلمانەکان لەوانەیە خوانە خواستە زەریبەی بدەن ئەگەر بێت و حکوومەتەکە زیاتر کۆنتترۆڵ نەکە بەڵام ئەوە زۆر مهمە کە ڕەتفعلەکە لە مەسیحەکانی شەونەیە ئەنجا بووداییەکان دنەیەدن چونکە ئەوەی چەند ڕۆژێکە هەر بووداییەکان ئەڵەن سەبەب مسلمانەکان تەقینەوەکە لە فەرەنسا بوو نەتەنیاهو نامەی نردبوو هەموو ئەوروپا ئەڵێن مسلمانەکانن ئەڵێن مسلمان خەتەرن بۆی ئەوەندەی تر هانیان بدا دژی مزگەوتەکان بۆی قانونی ئێرهابەکە زۆرتر لەسەر مسلمان تەطبیق بکرێت على كل آخر پرسیار هاتووە ئەڵێ